ئێمە هیچ متمانەمان بە وەزارەتی خوێندنی باڵا نییە، چکۆ دڵنیاتان ئەکەم تەنها 20 کورسی زیاد دەکا، ئەویش تەنها ئەوەی بۆ تووبەکان. ئێمە نامانەوێت تەنها نەوەنەوەکان دەستکاری بکرێ و 60-70 لە بە سوودمەند بێ، ئەبێ کورسی سێ جەمپەشەکان زیاد کرێ، ئەبێ پەیمانگاپچەکانی ئێواران بکرێتەوە. لەبەرەوە داوا لە خوێندنی باڵاکەین پێداچوونەوە بە سیستەمی زانکۆلایان بکە، هیچ خوێندکارێک خۆی تۆمار نەکا. پۆلی 12کان کەس و کاری خوێندکارە بڕژێنە سەر شەقام، بڕۆنە بەردەم زانکۆ پەیمانگان بیوەسێنن، با هەموو داواکارەکەتان جێبەجێ بکرێ. ئەگەر هاتوو ئێمە بێدەمی کەواتە رازین بە وەزعە، رازی مەبن بەوە 2 ساڵی تر ئەبێ هەمووی بە پارە بخوێنێ. خوێندنی باڵا ڕاست ناکە، حاشا حازری درۆ کاکە لێ خەڵک کراوە. بێ بە بۆم سلمەیە کە ئەگەر هەڵەش کرابێ خۆی ساتوانێت بە سکاڵا نایبێتەوە، بە سکاڵە تەلەبە ناوی نایێتەوە. ئەم درۆ چی ئەیکەین بۆ تەلەبە؟ هەر بە سیستەمەکەی خۆت، بە سیستەمەکەی خۆت. ئەگەر تەلەبێ نمرەوەی گردبێ ساتوانێت سکاڵای بۆ بکە، 9 هەیە ناتوانێت سکاڵا بکە، 7 هەیە ناتوانێت سکاڵا بکە، لەبەرە بەشی بۆ نایێتەوە. 7 هەیە بڕۆ بۆ کارگەری بە ئێواران، بەس ئەوە بە من بڵێ. لەبەر ئەوە سیستەمەکە سەقەتە، کورسیەکان کەمکراوەتەوە، کورسیەکانی داخستووە تا بەینی سکاڵا بکەی ناو نایێتەوە. یاڵە وریاڵە ما وصل نەرەکان لەنا نەرەکانی دەرەوە سەرجەم بەشە پشتیەکان سەرجەم بەشەکانی لە 50 تا 100 زیاد بکرێت.